این تەوەرێکی تری پرۆگرامەکەمان تەوەرێکی تەندروستیە کە باس لە هەستی بیستنەکەین. ئەزانین ئێمە لە مرۆڤ 5 هەستمانەیە، یەکێ لەو هەستانە هەستی بیستنە. بزانین هەستی بیستن هەر لە مناڵیەوە چۆن دروست دەبێت و تا چەند لەگەڵ گەشەیە بەردەوامە بێت و بۆی کە لەگەڵ تەمەنمانە بێت. ئەو هۆکارانە چین کە هەستی بیستن گرفتی بۆ دروست دەبێت. لە مناڵیەوە ئەم گرفتە دروست دەبێت و دەرکەوتنی چۆنە و ئێمە چۆن هەستی پێ بکەین و ئەو کەسانەشی کە زۆر جار بەهۆی بە ساڵات چۆش ئەمەش پرسیارێکی ترە هەستی بیستنیان کەمتر ئەبێتەوە یاخود زۆر جار پرسیارە کەسێک گەنجە هەستی بیستنی لە دەستەوە بۆچی هۆکارەکەی چییە؟ ئایا ئەمە چی لە پشتەوەیە کە ئەم کەسە هەستی بیستنی لە دەستەوە؟ ئەمی ژۆکو هەموو هەستەکانی تر کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە کە بتوانین ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی پزیشکێکی بەڕێزەوە بتوانین ڕوونکردنەوەمان باتێ لەسەری و ئێوەی خۆشەویستی ئەگەر هەر پرسیارێکتانە بۆ توانن ئاراستەماکەن لە پیجی کورساتەوە ئەگەر هاوکارانمان کردیان بە شێوازێکی ڕاستەخۆ بۆی ئێمەش لە پزیشکە بەڕێزەکەی بکەین و ئەویش وەڵامێکی تەندروستان باتەوە. پزیشکە بەڕێزش دکتۆر پێژۆ بورهانە پسپۆری نەخۆشیەکانی بیستن و گرژبن و ئاخاوتنە کە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لای ئێمە میوانە. دکتۆر جان سڵاو سپاس بامەتە زۆر سپاس. سەرەتا با بزانین هەستی بیستن چییە؟ یەکێک لە 5 هەستە گرنگەکەی کە لە مرۆڤ هەیە هەستی بیستنە. 5 هەستی سەرەکیە کە هەستی بینینە، هەستی بۆنکردنە، هەستی تامە، هەستی بیستنە لەگەڵ هەستی لێدانی دەسەت لە گەرما و سەرما کە تۆز بە شتەکانێکی بە تیژی و بە کولی و شتانە 5 هەستی سەرەکی هەیە و هەستی شەشەمیشەیە کۆڵن شتێکی غەیبیە کە باسەکرێ. باسی هەستی بیست نەکەین. هەستی بیستن لە مناڵی و هەر لە سکی دایکەوە ئەمە گەشاکە و هەستی بیستن لە سکی دایکەوە دەست پێکە. تقریبا لە دوومانیەوە گوێچکەکان وردە دروستە بن، کونی گوێچکەکان دروستە بن، دوایی لە یەکەم جار کە هەستی بیستنی مناڵ دەستیان پێکرد و لە بەحوسەکان کە دەرکەوتەوە لە 4 مانیە تقریبا 4 مان و هەفتەیەکی تر بیستنی مناڵەکە تقریبا لە 150 پێگەشت و بیستنی شتەکانە بە بیستنی چییە کە گوێی لە هەناسی دایکێ بێ، گوێی لە خواردنەکانە بێ کە لەڕێی خۆڵۆمایدی دایکە، گوێ لە خوێنەکە بێ کە لە وێڵاشەکەیە تۆ ڕوا. بەڵام بەتەواوەتی کەیتر کە بەتەواوەتی گەشاکە و بیستنێکی نۆرمەڵێ بێت لە 24 هەفتەیە تقریبا، یعنی لە حەومانیە بەتەواوەتی هەموو گوێچکەکانی گەشەی کردووە، گوێچکەی دەرەوە، گوێچکەی ناو، گوێچکەی ناوەڕاست کە پێویستە بۆ بیستن و هەموو ئەندامەکانی گوێچکەکان گەشەیان کردو و تر ئەوێ بە گوێچکەیەکی نۆرمەڵ و هەموو شتێکی گوێ لێبێ و یەکەم قسە شت گوێ لێ لە قسەی دایکێتی زیاتر لەوەی نزیکتر لێوەی و گوێ لە قسەکانی دایکێ بێ. ئەمە لە مراحلی ناوسکی دایکە کە لە دایکە بە مناڵ عادەتەن 2 گوێچکە هەیە و 2 هەستی بیستن هەیە. بەڵام هەندێک مناڵەیە مەسەلەن هەر لە مناڵی سیرەکەی یا لە زگماکی گوێچکی دەرەوەی دروست نەبووە یا گوێچکی ناوی دروست نەبووە، گوێچکی ناوەڕاستی دروست نەبووە، ئەوە بەوازەحی بینی کێشەیەکیە. بەڵام هەندێک مناڵی سیرەکەی هەر دەمارەکەی دروست نەبووە، تۆ نایبینی، یعنی کە سیرەکەی یەک گوێچکی دروست بوو بەڵام بۆ گەشەکردنیش کێشەی نەبووە، بە سوتفە چەندانە خۆشمانێکێن بۆ لامان بە سوتفە هەستیان پێکرد یا هیتفۆنێکیان بەکارێناوە یا مەسەن دایک و باوکیان وریاتر بوون هەستیان پێکرد کە بانیان کرد سیرەکەن لە لایک و بانێکن کەمتر جوابێتەوە، لە لایکتر بانێکن زیاتر جوابێتەوە، بن بۆ فاحز لە 6 ساڵیە، یعنی ئەوەی کە یەک گوێچکی لە دەسەیە کەمتر هەستی پێەکەی. بەڵام ئەوەی کە هەردوو گوێچکی لە دەسەیە ئەوەی ترەوە بە کێشێکی گەورە بۆ مناڵەکە و بۆ کەس و کارەکەشی. جاران ئەگەر لە زگماکیەوە هەستی بیستنی لە دەست بایە چارەسەرێکی وانە بوو پێش 100 ساڵ پێش 80 ساڵ، بەڵام تر خۆشبەختانە لە ساڵی 50-60ەکانەوە شتێک هاتۆ ناوی زەرعی قەوقای پێڵن یا لولپێکی گوێ پێڵن، چاندنی لولپێکی گوێ ئەمەیان بۆکەن ئەم لولپێچە و ئەم لولپێچە هەستی بیستنەکە تا ڕادێک لە 180 گەڕێنێتەوە، شەر نییە 100% بێکو گوێچکی خۆ بێکو بیستنەکەی خۆ بێ. بەڵام وەیە لە کەڕوڵاڵی نەجاتێ ئێستا کەڕوڵاڵیش نەما مستەڵەحی کەڕوڵاڵی ئێستا پێڵن نابیست و ناگۆ ناگۆش، یعنی نەگۆکە دەمینە قساکە نابیست جاران کەڕوڵاڵ بۆ شتێکی ناخۆش بکەیان و کەڕوڵاڵە ئێستا ئەو نەخۆشانێکیان بۆ لامان بۆ لژنە طبێکەوە یا بۆ یادۆ یا بۆ سەنتەرەکەکەیان پێڵن نابیست و ناگۆ کە لە کتابەکانە بۆیان نووسین، یعنی مستەڵەحەکان گۆڕاوە شتەکان چۆن تەکنۆلۆژیا تەواوی کردووە، قسەکانیش لوغەکانیش هەر گۆڕانکاری بەسەرا هاتووە. بۆیە هەستی بیستن لە مناڵیەوە کە یەک بیستنە لە دەستدا زۆر کێشێکی وا دروست ناکە. ئێمە چەندانە خۆشمانەیە لە گەورەیە یان یا گەنجمان بۆیان هەر لەم هەفتانە و ڕۆژانەیە بینینەمە یەک دەماریان ڤایرۆس لە یەک دەماریان جەڵدەی گوێچکە هەیە، شتێکی ناوی جەڵدەی گوێچکی بڵن کڵۆخێنە دەمارەکان نەگرێت، یەک گوێچکەی لە دەسەیە بە عیلاجی بۆ دانەگە لە مای 72 ساعت فرای خۆی نەکەوێ چاک نابێتەوە گوێچکی لە دەسەیە. بەڵامی تر بۆ گوێچکەی تریشی
ئەڵین هەر متابعیک و ئاگال لێ بێ ئەگە خوا نەخواستەوە گوێچکەش دابەزشتی بۆی فریایکی کە چۆکە هەردوو گوێچکە لە دەسترا ئیتر حلەکانی زۆر قورسرە بێ چارەسەکانی زۆر قورسرە بە گرانترە بێ زۆر باشە پێشەوەی بێنن سەر چارەسەرەکانی هۆکارەکانی دیکە ئاماژەت بۆ کرد هەنێ مناڵ هەیە لە دوای لەدایکبوونیانەوە هەستی پێ ئەکرێلەوەی کە لە گوێچکیان لە بیستنیانە کێشەیەکەیە ئەو پشکنینانە چۆن ئەکرێلەوەی کە مناڵێک بچووک بێت بۆی کە بزانرێت کێشەیەک لە بیستنی ئەو مناڵەیە هەیە پشکنینەکان چین کە ئەکرێن یەکەم جار کلینیکەڵی بێ سەیریکی زانین گوێچکەی دەرەوەی دروست بووە کونی گوێچکەی دروست بووە پەردەی گوێچکەی دروست بووە ئەمە کە بەچاو ئەیبینی دوایەوە ئەشای تەنووری هەیە سیتی سکانەیە بۆ گوێچکەی ناوەڕاست و گوێچکەی ناوە بۆ ئێسقانەکانی گوێی ناوەڕاست کە پێڵن چەکش و دەستگا و ئاوزەنگی پێڵن ئەم سیانە بزانین دروست بووە لەگەڵ لولپێکی گوێ و لەگەڵ قەناتەکانی گوێچکەی پێڵن ئەمە بە ئەشای تەنووری بە سیتی سکان دەرەکەوێت ئەگەر ئەمانە کێشەی نەبوو یەنە سەر فحوساتەکان فحسمانە لە یەک ڕۆژە بۆ مناڵەکرێت کە پێڵن ئۆتۆکۆستێک ئیمیشن ئەتوانێت فحسی بوو بکەیت ئەمە خاص بۆ کاردانەوەی لولپێکی گوێچکەیە بۆ ئەو خانانی کە لە ناو قەوقعی گوێچکە هەیە زانین ئیشەکە ئیش ناکە ئەگەر ئەمە ئیشی کرد تۆ توانین لە 80 بۆ 90 دڵتامینی بێ کە دایک و باوکەکە ئەمە کێشەی بیستنی نییە مناڵەکە لەبەی قەوقعەکە ئیشەکە و گوێچکەی دەرەوەی کێشەی نییە و گوێچکەی ناوەڕاست بە فحسی تر هەیە بۆ یەکێومانە ئەگەر ئەمە کێشەی هەبوو مەسەن بە نێگەتیڤ هاتەوە متابعەکەی دوای مەسەن دوای 5 ڕۆژ دوای مانێک دوای 3 مان فحوساتی بۆکەی بۆ مناڵەکە بەڵام کێشەکە لەوەیە مەسەن مناڵ هەیە مەسەن ئەوەی کە دەروی شارەکان تووشی زەردوویە بن تووشی شین بوونەوە بن لە کاتی لەدایک بوونە تووشی ویلادی مەسەن قورسە بن ینی کاتێکی زۆرێت تاکو مناڵەکە لەدایک بە نۆرمەڵ یانی نابێ بە عملیات ئەمانە تووشی لە دەزانی بیستنە بن لە هەردوو گوێچکانە زۆر بیان نەک لەگەی گوێچکا بێ بۆیە سیرەکەی دوای کێشەی بیستنیان بۆ دروستە بێ ئەو کاتە تاسیرکاتی سەر گەشەکردنی زمانەوانیان سیرەکەی کێشیان لە پیتە بێ کێشیان لە قسەکردنە بێ سیرەکەی وازان خۆی وا قساکە دوای فترێک اینجا دەرەکەوێت کە ئەمە کێشەکە لە بیستنیایەتی نەک کێشەکە لە قسەکردن و مێشکا بێ لە بیستنا هەندێک جار هۆکاری دیکەش هەیە بۆ ئەوەی کەوا بکات کێشە لە بیستنا دروست ببێت ئەگەر بەگشتی باس لە هۆکارانە بکەنیا کۆمەڵک نەخۆشی هەیە لەوەی کە کاریگەری هەبێت لەوەی کە ئەو کەسە کێشە لە بیستنیا دروست ببێت خۆی نەخۆشیەکان پۆلێ نەکرێت جیاکرێتەوە نەخۆشی مەسەن گوێچکەی دەرەوەمانێت تاسی لە بیستنەکە نەخۆشیمان لەسەر گوێچکەی ناوەڕاست نەخۆشیمان لەسەر گوێچکەی ناوە ئەوانەی گوێچکەی دەرەوە زیاتر مومی گوێچکێکە گەورە بێ زۆرە بێ و لە گوێچکە کۆ بێت گوێچکە قەپاتەکەیتر نەخۆشە وازانە بیستنی لە دەستاوە کاچی بۆ لای پزیشک و سیرێکا هەر شتێکی بەسیتەوە مومی گوێچکێ پاکێکاتەوە یای هەوکردنی دیواری گوێچکەی پێڵن دیواری گوێچکەی دەرەوە هەوکردنەکە ئاوسێ و هەستی بیستنی لە دەستایە ئاتن لە گوێچکە ڕۆیامانە لە هەردوو گوێچکە کەمتر ڕۆیە ئەوانەی کە کێشەکانی گوێچکەی دەرەوە یا سیرەکەی گوێچکەی هەر دروست نەبووە یا ئەسقانی گوێچکەی هەر قەپات بووە ئەمانەی گوێچکەی دەرەوە ئەوانەی گوێچکەی ناوەڕاست زیاتر لە مناڵە هەوکردنی گوێی ناوەڕاستی پێڵن لە پشت پەردەی گوێچکە ئاو کۆ بێتەوە و لە گەورەیە زیاتر کۆنبوونی پەردەی گوێچکی پێڵن لەبەی هەوکردنیانێ لە مناڵەوە بە گەورەی سیرەکەی پەردەی گوێچکیان کوونە بێ و یەسقانەکانی گوێچکە کە بێ کە ئەلکێن کلف دروستەکەن ئەمە کێشەکانی گوێچکی ناوەڕاست زیاتر کە بیستن لە دەستێن یەنە سەر گوێچکەی ناو زۆربەی کێشەکان لە گوێچکی ناوی و چارەسەرەکەی قورسترە یعنی عادەنەوانی گوێچکەی دەرەوە گوێچکەی ناوەڕاستیان کێشیان نیە ئەوانەی گوێچکەی ناوە لە بەردەسانیە و چارەسەرەکەی ئاسانیە و دەمارە و سستە و عیلاجی نییە بۆ کێشەکان لە گوێچکی ناوی زیاتر کە دەمارەکەی دابەز هیچ عیلاجێکی نیە بێجگە لە سەماعی گوێچکە نەبێ سەماعی گوێچکەش ئەگەر لە 170 زیاتر دابەزی بە گوێچکە سەماعی ناوگوێی بۆ نابێت زۆربەی گەنجەکان نایکەنە گوێچکیانەوە ینی پێیان عیبە سەماعی بە گوێچکیانەوە بێ و بۆ بیستنەکە بەکاری بێنن ئیتر هەر هەوڵێن ینی بچووکترین سەماعی بێ دیار نەبێ و لە سەیرەکەی گوێچکی لە 100 دابەزی هەردوو گوێچکی ئیلا بێ سەماعی پشتگوێ بەکاربێنێ ئیتر تێگەین ینی تۆزێک وعی لای خۆمان کەمترە ینی پێیان شەرمە پێیان عیبە کە سەماعی پشتگوێ بەکاربێنن کە پێی عیب نییە کە ناو خەڵک کاسێکی چەند جارەڵێ بانێکە دووبارە کاتەوە ئەوەی پێی عیب نییە بەڵام پێی عیبە سەماعی بە گوێچکی بە قسەکان تێبگا زۆر کێشە دکتۆر لە کێشێکتر لەو هۆکارانە بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەرەوەی کە لەسەر مناڵێکیش هەمان گرفتی بیستن دروست بێت بەڵێ بۆ ماوەی زۆر تەئسیری هەیە ئێستا ئێمە نەخۆشمانەیە کە مناڵەکەی نابیست و ناگۆ دەرچووە بەڵام سێرەکی دایک و باوکی کێشیانی هیچ بەڵامەیە سێرەکی خزمێکی دوورن خزمێکی نزیکن ئاتن بۆ مای سێرەکی لە 4 مناڵێکیان وا دەرەچێت بۆ ماوەیە کە بڵێن ئێکس لینک ڕسێسڤەوەی کە مەسەن لە 125 مناڵەکانی وا دەرەچێت ئێکس لینک دۆمینەن لە 175 مناڵەکانی وا دەرەچێت هەمانە 4 مناڵی کەڕوڵاڵە هەمانە 3 مناڵی کەڕوڵاڵ دەرچووە
بەڵام نەخۆشمانەیە خۆی هەر نابیست و ناگوێ کەڕۆڵاڵە هاتۆ بۆ لامان شویان کردو بە یەکتری مناڵەکانە نۆرمەل دەرچوونەتەوە یعنی ئەوان ئەکس لینک ڕسیزەکان یعنی احتیمالی لە سا 25 مناڵەکانیان نابیست و ناگۆ دەرچێ بەڵام لە سا 75 نۆرمەل دەرچێت سێکی دووسێ مناڵەیە دووسێ مناڵەکە نۆرمەڵن بۆ یەگەر زەواجیان کرد لە بینی کەڕۆڵاڵەکان باشترە نەک زواجکردن یەکێکی نۆرمەل لەگەڵ کەڕۆڵاڵێکە سێک لە سا 25 چانسیەوەی مناڵەکانیان کەڕۆڵاڵ دەرچێتەوە لە سا 75 نۆرمەل دەرچێتەوە چەندها عائیلەمان بینی یعنی 15 ساڵە لەم بوارەم چەندها عائیلەمان بینی مناڵەکان نۆرمەلن هەمویان باش مناڵەکان گەورە بوون کێشیان زۆر جار بۆ ئەو دایک و باوکانەی کە مناڵێکی چووشیان هەیە چۆن ئاگیان لە هەموو تەندروستیەتی چۆن بیستنی دەستنیشانکەن کە مناڵە بیستنی گرفتیتیانە چونکە هەندێک نەخۆشیکە هەیە گرفتە ینی بۆ منێستا مناڵی داون هەیە مناڵی تیزم هەیە کەمانە لەوانەشە گوێ بیستنیان هیچ کێشەی نەبێت بەڵام گرفتەکەی کیان وای کردووە کە هەرچەنە بانگەکەی قسەی لەگەڵەکەی شتی بۆکەی هیچ ئینێکی نیە فیدباکێکی نییە چۆن بتوانن دەستنیشانی کەین خۆی کێشەکەوەیە یعنی زۆر قورسە دەستنیشانکردنی لە فتری بدایەتە یعنی هەم بۆ مۆزۆی داونەکە هەم بۆ مۆزۆی ئۆتیزمەکە هەر مۆزۆی بیرکۆڵەکە هەر مۆزۆی دواکەوتنی دیلەی سپیچ پێڵم دواکەوتنی قسەکردنەوە مۆزۆی سزبوونی دەماری جۆچکە یعنی لە مناڵیە تۆزە قورسە یعنی بە دایک و باوکی کوریا بن ئێجوکەیتد بن ئەتوانن شتەکان دیاریکەن بوتمان بیستن بە تەنیا بۆ قسەکردن بۆ تەتەوەری قسەکردن و بۆ گەشەکردنی قسەکردن کافین یعنی بەس نییە ئللا بێ مێشکیشی لەگەڵان نۆرمەڵ بێ چکە تۆ لە گوێ بەس سەوت نەقلەکە لە کوێ پڕۆسین و کاردانەوەی بۆکە لە مێشکە بەقەدی مێشکارڕوە بۆ مێشکۆڵاڕوە بۆ مێشکەڕوە بۆ بەشێکەیە کە لە مێشکا پێڵن تێمپڕڵ بوون یا الفەصل سەدغی پێڵن بە عەرەبیەکەی ئەم بەشە ئایدی بیستنە لە هەردوو لاوە لە لای ڕاستەوە بۆی ڕوا لە لای چەپیشەوە بۆ ڕوا جاعاتن کە تۆ قسێک لە لای ڕاستوی ترزانانی لە لای ڕاستی چکە هەردوو بەشی مێشکەکە لێکدانەوەی بۆکە لە لای چەپیشەوە بێ هەردوو بەشەکە لێکدانەوەی بۆکە بۆیە تۆ جارێ بیستنەکەشی کێشینە فەحسی بۆکەی نۆرمەڵە بەڵام سەیرەکەی فێری قسە نەبووە تر بە دوای کێشەکانی تر ئاگەڕێکە کێشی باسمان کرد کە ئۆتیستیک دیسئۆردەرەکانی پێڵن کە کێشی داونی پێڵن کە کێشی بیرکۆڵی پێڵن کە کێشی دواکەوتنی قسەی پێڵن یا کێشی مەسەن پریماچور لە کاتی زوو لە دایک بۆ پێشوەخت لە دایک بۆ مناڵمانەی پێشوەخت لە دایک بە حومانی لە دایکە بێ بەڵام سەرێکی دوای مەشاکلێ بێت بۆیە سیرەکەی لە گەورەشە هەمانەوە کێشەیە فەحسی بۆکەی ئەڵە لە قسە تێ ناگەم فەحسی بۆکەی بە جیازی ئۆدیۆمێتر کە خاص قیاسی بیستنە یا هەستە یا سەمعی پێڵن تێناگە ئەڵە لە قسە تێناگەم بەڵام فەحسەکەی بۆی فەحسەکەی نۆرمەڵە کەواتە لێکدانەوە و پرۆسینەکەی مێشکی کێشەی هەیە تر ئایا کێشەکەی یا ئێرهاقێکی زۆرە یاوەتە نەخۆشیێکی مێشکی هەیە یاوەتە مەسەڵەن کەم خەویە یاوەتە مێشکی نەخۆشی مەسەڵەن خەمۆکی هەیە و خەلەقی هەیە تر بەپی حاڵەتەکانی تر کە تۆ کێشە لە گوێچکیان نەبوو خۆشی هەر تێناگە کەواتەوە پێڵەن نیرۆلۆجیکەل تایپ یعنی ئەبێ بە دوای مێشک و دەمارە بڕوا بە دوای حاڵەت دەرونیە بڕۆدان کێشەکە لە کوێیە هەن کێشەکە لە گوێچکیانە چکە بێ فەحسەکە نۆرمەڵ دەرەچێت بۆیە بە مێشکیشی پێویستە بەشێکیانی چۆن گوێچکە بەشێکی ئەساسیە بۆ فێرکردنی قسە بۆ هەستی بیستن مێشکیش بەشی دووەم یعنی کە زۆر ئەساسیترە لە گوێچکە کە چارەسەری قورستریشە زۆر باشە جا لەوانەیە هەندێک کردداری هەڵە هەبێت کە کەم تا زۆر بەکار بهێنرێ زیان بە گوێچکە بگەێنێ زیان بە بیستن بگەێنێ یەکەی لەوانە پاکردنەوەی گوێچکە هەنێجا بینیمانە بە هەنێشتی بۆ نمونە وەکو سویچ بینیمانە لەوەی کە گوێچکە پاکەکرێتەوە یاخود ئەو قەڕەشانەشەیە هەتا با بڵێن گوێ پاکەرەوەش ئەتوانین بڵێن بە ئەمانتر ئەو ناتەندروستن ئاماژەکان پێ بکەیت کە زیانی چی بە گوێچکە و بە بیستن ئەگەێنن بەڵام گوێ پاکەرەوە ڕێگاکی تەندروستە بۆی ئەگەر ئێمە بمانەوەی گوێچکەمان پاکەینەوە لە ماڵەوە لە کاتی تەڕبوونی گوێچکەمان وڵای خۆی گوێ پاکەرەوە هەچی شوێناڵە خراپە یعنی هەچی بە ئەنتەرنێتەکەیتەوە کتێبەکەیتەوە مۆبایلەکەیتەوە دکتۆر قسە بۆکە هەموو لە خراپە بەڵام گوێ پاکردنەوە لێ کاتا خراپ نییە مەسن تۆ واز لە گوێ پاکردنەوەی لۆکەکە بێنم لۆکە تیجاریکەی فرۆشن یعنی جاران بیرم کە مناڵ بووین شقارتە و لۆکێکی فشەڵیانە کرد و گوێچکیان بۆ پاکڕیتەوە ئەو لۆکە فشەڵە زۆر زۆر تەندروسترە لە لۆکەی کە تیجاریکە ڕقڕقە و هیچ ناگرێ لەگە خۆی یعنی بە لۆکە فشەڵ بێ بۆی بتوانێت ئەو مۆموشتی گوێچکی ڕاکێشێ ئەم لۆکەی کە گوێپاکڕێڵەی ئەم ناو گوێپاکردنەوەی خراپە کە لە بازار هەیە بەڵام گوێپاکەرەیە کە خۆ دروستیکەی لۆکەکە فشەڵ بێ ئەو زۆر زۆر تەندروسترە لە بێ لۆکە نابێت و ئاتونتونیکەی تو هیچ نەگرێ یعنی بە فشەڵ بێ بۆی کە ئاوا دوو جار بە گوێچکەدا بادا شەمعوشتی گوێچکەکەگری و ڕاکیشت دەرەوە بەڵام عادە منەڵەم هەر بە کلینیسە بیسڕە خۆ تۆ مۆمی گوێچکە لە ناوێ خەڵک نایبینێ تۆ بەزە و تۆزا ئەسڕکێ دەرەوە بۆ جوانی بۆ پاکوتەمیزیە کە تۆ بەکارێنی ئەگینا پێی سپینێت تۆ ناوی ناوە پاکیت چ لەبەی گوێچکە خۆی
عادەتی وایە ینی هەموو مانگێک لە پەردەی گوێچکەوە تا دیدەرەوەی گوێچکە پاکێکاتەوە خانە دروستە بێ ئەو مەمی گوێچکە پاڵ پیانە یەتە دەرەوە بەڵام تۆ ڕێڕەوە بگری و تێکی بێ ڕێڕەوەکە بە گوێ پاکرەوە بە کلیل و بەتەوە قۆمانە سەرێکەوە کەسانی کە مۆمی گوێچکیان تیاکۆ بۆ تۆ کێشانەیانەیە یعنی فێکی یا پاکی ناکەنەوە هیچ هەر دەستکاری ناکەن یاوەتە زۆر دەستکاریەکەن یعنی ناوە دەستکاری نەکەی هیچ ناوەشە زۆر دەستکاریکەی کاتی خۆشتن بەس کاتی خۆشتن بەس کاتی خۆشتن کە گوێچکە تەڕە بێ خۆی ئۆتۆماتیکی بە کەفا و سابوناوەمانە کە چ گوێچکەوە تۆ زەردیەتە یا بە کلینسە بیسڕۆتاوە فیسبوک جۆ پاکەرەوەی ناکەن کلینسێ کافیە کلینسێک زۆر کەس کردوێتی بەخۆ بەڕێو شۆفێرە بە ڕێزەکان سویچی سیارەیان پێ بەڵە سویچی سیارە یاخود ئەم شتان یاخود بابەتیشکە هێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵە پیج ڕکلامی بۆکەن کۆمەڵە جیازە کە هاتووە ئەڵێ بەم جیازە دایتر شەح نەکرێتەوە بە پیلی شەکا بە کارەبای شەکا ئەو جیازە کاتێکە تۆ بەکاریبێنی ئەوێ کاتێ بەکاریبینی کە خۆت مەمی گوێچکە کۆ بێت و تا لە گوێچکەتانی لەسەر ساقی پیز ناکە لە بەرێسە ئێمە گەر هینی هەر کارمەندگان ێرە فەحسکینسەیەکی لە 100 کەس 98یان 97یان گوێچکی پاکە کێشی نییە یعنی پیز ناکات تۆ ئەوە بۆ ئەوانە بەکارێنی کە خۆی گوێچکی مۆمەکە کۆ بۆتەوە ئێ بە چیادانی کۆ بۆتی لا بێ یا پزیشکێک یا کامیرەیەک یا شتێک سەیرێکی کە شەمعی گوێچکەی تیابێ و شەمەی گوێچکەشەکە تۆزێکە بێ تەندروستە لەبەی بەکتریا ئەگرێ فەوتی بەرز ئەگرێ نایڵە پەردەت عەزیەت بە خوران کەمترە کاتۆ لە گوێچکە تاین کە تۆ مۆمەی گوێچکە دەرێکی هەمووی ئەو خراپیانەی هەیە یعنی مۆمەی گوێچکە خۆی کە لە دروست بۆ تەندروستی دروست بوو نەک بە شتێکی زیاد دروست بوو بێ بەڵام وەیە کە زۆر بوو کۆ بۆ گوێچکی قەپات کرد خوران دروستە بێ کەبوونی گوێچکە دروستە بێ ئازار دروستە بێ مەجبور تۆ پاکیکەیتەوە بۆ جیازە هیچ تەندروست نییە و هیچیش زەڕور نییە و هەر ڕێکلامی تیجاری و بەڵام بەڕێی من هەر لە کات دوای خۆشتن بە کلینسە پاکیکەیتەوە تەندروستین ڕێگەی و هیچ تری نایە باشە گوێشردن لای پزیشکێکی پسپۆر ئەمایان تا چەند تەندروستە و کەیش بڕیارە دێ لەوەی کە ئەو کەسە کێشەی هەیە و پێویستە گوێچکەی بشۆرێ لای پزیشکێکی پسپۆر نەک چۆن یان گۆشتن گوێشتن هەیە وا بزانم لە بەڵە بەشتن بە ئاو ئێستا زۆر زۆرکەم بۆ تۆ لایەن پزیشکە پسپۆرەکان هەمویان لە کلینەکانیان بە سەخشنەیکن بە سەحبێکن جیازێکە سەحبە ینی ئاو جاران کێشی زۆر دروستەکە ئاوەڵواچێ پاک نەبێ ئلتیابەکە ئەو ئاوەڵواچە بە زەخت بیکەوە پەردی گوێچکە پەردی گوێچکەی ئەتەقان چەنانە خۆشمانە بۆ ئاوە پەردی گوێچکەی تەقیوە ئەو ئاوە مەسەلەن ئلتیاباتی دیواری گوێچکە دروستەکات بۆ ئێستا ئاو زۆر کەم بۆتەوە یعنی لە سەدا 95 توان بڵێم بۆ بە سەکشن بە سەحب بە جیای سەحب بە ئێنتیونیتەکانێکن بەڵام دەروی شارەکان هەندێک شوێنێر بە ئاوەیکەن ینی ترەوە ئەوەش هەیە و ڕێگە کۆنەکەی سەر ڕێگە تازەکەش بە سەحبی پێڵەن ئەویژە کاتێک پێویستەکە کە وتمانەگەر مۆمەکە زۆر بێت و تاسی لەسەر بیستن و خوران و ئازاری گوێچکە کردووەگینا لەسەر ساقی چی پیس نیە زۆر باشە دکتۆر زۆر کەس هەیە هەر خۆی بە سروشتی خۆی نەدەستکاری گوێیەکان نەی شتێک ئەڵێ زۆربەی کارشەوان کاخوێ کە بەیانی ڕەسێ لەسەر سەرینەکەیتە لەسەرم لایە خەوت بێ لەسەر و لایە زەرداوێک ئەو مۆمی گوێ هاتووەتە دەرەوە ئایا ئەمە گرفتە نەخۆشیە یاخود ئەمە شتێکی سروشتیە و خۆی یەکتە دەرەوە ئەو نەخۆشی واڵێ ئەبێ یەکەم شت دکتۆری بینێت چکە زۆربەی نەخۆشەکانمان کەوی ئەو کێشیانێ پەردی گوێچکیان کوونە یعنی لە سەدا نەوەتۆش تاکیدم کەەوە کێشی پەردەی گوێچکیان هەیە یعنی پەردی گوێچکیان کوونە چکە پەردی گوێچکە کە کوون بوو قەناتی وەستاکی هەوایە تەڕێک دروستی بێت خۆی گەر پەردەکە کوون نەبێت لە قەناتی وەستاکیوەتە خوارەوە لە بینی پشتی لوتەوەە بەڵام کە پەردەکە کوون بوو کە پاڵەکەی ئەو تەڕێ شتی لە جاتی لە قەناتەکە بڕوە لە کوونی گوێچکە دەرەوەیەتە سەر سەرینەکەی بۆیە تاکیدم یعنی لە سەدا 98 یعنی زەردای گوێچکە زۆر کەمە بڵێن بچە سەر سەرینەکە بۆ لەسەر مۆمی گوێچکە هی کێشەی پەردەی گوێچکەیەتی و ئەبێ دکتۆری ببینێ قرار بە لەگەڵ جیازی تمپانۆمەتری هەیەی بۆکی بۆ پەردەی گوێچکە ئەگەر کێشەی پەردەی گوێچکی نەبوو کێشەی کۆنبوونی گوێچکی نەبوو کاتە زەرداوەکە مۆمی گوێچکی هەیە مۆم زیاد دروستەکە گوێچکی وایە مۆم زیاد دروستەکە و مۆمەکە شلە ئەوی زۆر دەگمەنە ینی بەڵام ئاتەن زۆربەی ئەوی کە تۆ باسێکی لە لەسەر سەرینەگۆ زەرداوە سەرینەکەی پیس کردو یا کلینسی پیس کردووە ئەو کێشەی پەردەی گوێچکیانەیە زۆر باشە سەرگێش خواردن پەیوەندی هەیە بە بیستنەوە سەرگێش خواردن هەندێک حاڵەتێ پەیوەندی بە بیستنەوە لەگەڵ سەرگێش خواردنەکە بیستنیشیان دابەز هەندێک نەخۆشی هەیە ئاتەن لە یەک گوێچکیا زۆربیان دابەزێ هەندێک جارێ لە دوو گوێچکیا دابەزێ ئەوەی کە لە گوێچکیا دابەزێ شتێکی پێڵن ئەکیوت لابرانسایتس ئەکیوت لابرانسایتس هەوکردنی پەردەی گوێی ناوەی پێڵن ینی پەردەی کە دەورە شیق لولپێکی گوێچکی یا و لەگە قەناتەکانی گوێچکی و قەناتی هیلالی پێڵن و قەناتانی کە عادی تەوازنە لەگەڵ توورەکەی گوێچکە ئەو پەردەی تووشی التیابە التیابەکە ڤایرۆسیە یا کڵۆی خوێنە دەمارەکانی خوێنەگرێ
ئەوە ڕێگە و گوێچکەی لە 100% دابەزێ و کەم کەس یانێ ئەو گوێچکیان چاک بێتەوە لە کاتی ئەکوی لابەرسایتسە ینی گەژبوونێکی زۆریانە بێ تەوازنیان تێکە چێ بە مای دووسێ هەفتە ئیتر و بیستنیان سفرە بێ تەوازنەکان چاکە بێت و دوای مانگێک دوومان سێمان بەڵام بیستنەکان زۆر بە دەگمە نەگەڕێتەوە ئەمە حاڵەتێکە کە بیستنیان دابەزێ حاڵەتی دوم زەختی گوێی ناوی پێڵن دە ئەلمینیرس ینی مینەر سندرەمی پێڵەن ئەمانش لەگەڵ لە دەزانی بیستنەکەیان سێکی بازێکیانەیە بیستنیان دابەزێ دوای فترێ بەگەشتبوون بازێکی یەکسەر بەگەشتبوونەکە و بە بیستنەکە بێکەوەیەت بەڵام زۆربیان بیستنیان دابەزێت تا فترێک کە بیستنیان دابەزی نازانی کێشەکەی چیە و دوای لە پرەکە تووشی گەشتبوونە بێت کە یەت بۆ پشکننی هەڵکاری بۆکەین ئەڵێ مەسەنە ئەڵێ من دووسێ ساڵە گوێچکەم سست بۆ دابەزی و هەستەکەم قورسترە فەحسی نەکردووە هیچ لە چاو گوێچکەی ترا لەگەڵ گەشتبوونەکەیە کە بوو بە گەشتبوون یانی بۆ بیستنەکە کێشەی نەبووە زۆر بەڵام بۆ گەشتبوونەکە چکە لە بەری تاسێکە سەری و کاری ڕۆژانەی و سەر حیاتی و سەر کار و کاسبێکی مەجبورە چێ بەدەمیەوە بۆی بۆ بیستنەکە سێرەکی زۆربەی بیستنەکان ئێهمالیان کرد چۆن بۆ سەماعەکە باسم کرد زۆربەی خەڵکێ حەز ناکە سەماعە بەکار بێنە بەی پێی ناشرینەوە پێی ناخۆشەوەمانە ئیلا بێ سەماعی بچووک بێ بۆ مەوضوعی گەژمەکەش بە هەماشەوە و نەخۆشێکی ترەیە تاسیراتی ئەم شتە دەرزی ئەمەی کە سەرەتانی لێن یا دەرزی ئەمەی کیمیایەکە کە بۆیانەکەن نەخۆشمانەیە تاسیرە سەر هەردوو گوێچکی دابەزێ چەنان نەخۆشمانە بۆ کە هەردوو گوێچکی دابەزین جا مشکلەکەی کە هەردوو گوێچکیان دابەزێ یعنی حاڵەتێکی نەفسی زۆر خراپیان لێ لە برێمان لە مناڵیەوە گوێچکیان دانەبەزیەوە بە کتوپڕی وایان لێە ڕانەهاتن بۆ مۆزا و فێری لێخێنەوەش نەبوون لێپڕیدەر نەبوون یعنی ئەوانی کە لە مناڵیەوەوان فێری لێخێنەوە بن کەسی دەمچاوتەکە لە سا هەفتا هەشتا گوێچکەی دابەزیەوە بەڵام کەسی تەکە جواب دێتەوە نۆرمەڵ جواب دێتەوە تۆزێکی بە گوێچکە و لە سا 50-60 بە لێخێنەوە فێر بووە بەڵامی کە لە گەورەیە وای لێ بە نەخۆشیەک وای لێ بە نەخۆشی دەرزی کیمیایی بێ یان نەخۆشی گورچی لەشمانەیە دەرزیمانە جنتامایسین هەردوو گوێچکەی سفر کردووە ئەوە چاکیش نابنەوە زۆر زەحمەتە و سەماعەجی سادی لێ ناکەن يعني إلا بزرع قوقعة كان للبيتشي جوشكو وتدريباتي بوكن مواي سيما شجمان تاور دور بيسناكي تيجا على بيلو البيتشي جوشكو وكهربائي صوتها توفيري هواي بي شو صوت أبي ميديا كنقل به يعني أبي ميديا كبي صوتي بيعبر أي ميديا كهواء ميديا ك آوا ميديا كأرز أسنا بلام كشينا ميديا يعني أبي صوت نارا بو أبي ميديا كبي أمي خمان صوتي كجوليكين بهواء أروا بميديا كنقل به أو صوتي كلو البيتشي جوشكو بكهربائي يا مشكي بۆیە سێرەکەی ئەو نەخۆشانە زۆر زەحمەتە بۆیان کە لە پرەکە گوێچکیان سفرە بێ هەردوولا و دەسەڵاتیش نییە ئیلا بێ چارەسەرەکەی لولپێکی گوێچکێ دکتۆر زۆر کەسمان هەیە کۆمەڵێ کار و پیشەی ڕۆژانەی وای کردووە کە لەو شوێنەیە کارکانی بە تایبەتی ئەو شوێنانەی دەنگێکی بەرزیتیە کارگەیەکە ناوچەیەکی پیشەسازیە بەردەوام دەنگێکی بەرزیتیە زۆر کەسێ ئەڵێ ئەمەنە ڕۆژانە بەرکەوتنم هەبوو لەگەڵیا بەردەوام زرنگانەوەیەک لە جۆمە هەیە یعنی بەردەوام ئەم زرنگانەوەی هەیە یاخود زۆر جار لە دەنگێکی کتوپڕە ئیتر تەقانی شتێکە کەسێکە ئەم گوێی تر کپە بێت یاخود بەردەوامە زرنگێتەوە ئەمانە هۆکارنین بۆی کە ئێمە بیستمان گرفتی بۆ دروست بێت تاکید هۆکارن بەڵام کێشەکەەوەی ئەمە سەرنێسە پێم وتی وەشایی تەندروستی لای ئەمە زۆر کەمە ئەسەوەی کە لە معاملە ئیشەکە سەوتی بەرزە کەپی تایبەت هەیە ئەو کەپەی بەردەوام بەکاری بێنێ بەڵام بەداخۆ لای خۆمان زۆر کەم بەکاری ئەوە هێت ئەم ئێڵتەکانی سەر جادی پێ هەنێ بێت کەپەکە بەکار بێنێ کەپی بەدەستەوە بەکاری نانی ئێڵتەکەی بەدەستەوە سەوتێکی زۆری هەیە و پیشی ڕۆژانێتی و دوای سێرەکەی گەنجە نازانێت چییە لە 30 ساڵیە سێرەکەی گوێچکەی لە 80 دابەزیەوە 70 دابەزیەوە یعنی ئەو 15 ساڵێکە کردوێتی هەستی پێ نەکردو بەڵام لەگەڵ تەمەنا سێرەکەی زیاتر هەستی پێکەوە ترچێ بەدەم ئیشەکەیەوە سێرەکە گوێچکەی دابەزی و چارەسەریشینە چارەسەری بە سەماعی گوێچکێ و مۆزوعی ئەوەی کە تەقە و باس کرد طبعا تەقە چەنان نەخۆشمانەیە کە پێشمەرگە بوون کە پۆلیس بوون کە ئاسایش بوون هەچیەک بن لە تەدریبەوەیان لێ هاتووە لە شەڕەوەیان لێ هاتووە بۆ خۆشی کە تەقیان کردووان لێ هاتووە و دەماری گوێچکە زیاتر لە دەنگە بەرزەکانە لە بەرزەکان دابەزێت لە 4 و 8 کیلۆهەرتزەکەی دابەزێت و کە سایە 50 تێپەڕی پارێزیشی لێ بکە ناگەڕێتەوە یعنی سا 50 کە دابەزی دەمارەکە بوو بە 167 پارێزیشی لەکە ناگەڕێتەوە بەڵام لە تا سا 40وانە ئەگە پارێزی لە سەوتی بەرز کە بە مای 6 مان ساڵێک احتیمالە تۆزە چاکە بنەوە بینیمانە نەخۆش کە فەحسمان بکردو دوای 6 مانیا دوای ساڵی سیرەکەی باشتر بۆ دەمارەکەی بەرەو باشی ڕۆشت بەڵام کە لە 150 زیاتر دابەزی چاکیش نابنەوە بۆیە سەوتی بەرز زۆر تاسیرەکە بەڵامە بێوی کە لە معاملەوەی کە لە ئیشی بەرزەکەەوەی ئێڵتی ناوماڵ یعنی درێڵ ئێڵتی هەیە ئیشی ناوماڵەکە زۆر بە نەک ئیشی معاملیشکە نەخۆشمانە بووە هاتووە بۆ لامەنیە ئاسنگەر چەنان نەخۆشمانەیە ئاسنگەرە و ئیشی ئاسنگەرێکە 10 ساڵە کە هاتوو گوێچکی دابەزی و
و کێشەکە ئەوەیە لە 20 ساڵیە هەستی پێ ناکەن لە 40 ساڵێ لەوەی خۆی گوێچکە ئۆتۆماتیکی دابەزە لەگەڵ تەمەنە لە 20 دابەزە ئەو 20 خۆشی 30 دابەزە و بە 60 گرفتەکان دەست پێکات لەوێ. باشە با لەسەر ئەو دەنگە لەسەر لایەنێکی تری قسە بکەین زۆر کەسمانەیە لەوانەیە ئیشەکەی وا بخوازێ لەوەی کە تەلەفۆنێکی زۆر بکات ڕۆژانە تەلەفۆن بەکاربێن و هەندێکیشان هێدفۆن بەکاربێنن بەڵام زۆر کەسی تیکەشمانە تەنانەت بۆ گوێگرتن لە میوزیکیش حەزەکە هێدفۆنێک بکاتە گوێچکەی و ئاخر سەوتی بکات و زۆر ئەو کەسانەی کە یاری گەیمینگ و ئەوانە ئاکەن لەوەی کە هێدفۆن بەکارێن ئەمانەش زیان ئەگەیەنێ بە گوێچکە خۆی باشترین هیتفۆنە گەورەکانە یعنی گەورەکان کە کێشە دروست ناکە بۆ گوێچکە لەبەری ئینێرجیەکەی ئەو وزەی هەیەی بڵاو بێتە بۆ هەموو کە لێسەرە و بە تەوزیعاتێکە ڕا بۆ گوێچکە یعنی دایرێکتی ناکە بەوەکو لەیزەری بیا لە ناو پەردەی گوێچکە و گەرمیکە و گوێچکەی ناوە گەرمکە چۆ گەرمیەکە کێشە دروستە خۆ هیتفۆن چییە؟ هیتفۆن گەرمیەکەیەتی کە ئەیە لەگەڵ سەوتە بەرزەکە هەردووکیان تاسیێکە سەر خانەکانی گوێچکەی ناوەسەر لولپێکی گوێچکەکە بۆ هیتفۆنە گەورەکان ئەو باشترین هیتفۆنەکە بەکاربێ و کەمترین زیانی هەیە بۆ گوێچکە نوعێکتریە بەس لەسەر گوێچکە دارێ سێرکەم ئۆڕەڵی پێڵن ئەمە سوپرا ئۆڕەڵی پێڵن ئەمە پێڵن سێرکەم ئۆڕەڵ یعنی بەس لەسەر گوێچکە بچووکترە ئەوە ژەر باشە لە چاو گەورەکانە هیتفۆن کە دانی بە وایرەوە بێ زۆر باشە لە هیتفۆنی بلوتوس بۆچی لەبەر ئێنێرجەکەی وتمان باسی وزەکەیمان کرد وزەکەی بلوتوس وزەی زیاتر ئەوێ و تەرکی زیاترە و گەرمی زیاتر دروستەکە لەسەر پەردەی گوێچکە و لەسەر گوێچکەی ناوە بە وایرەوە کەمتر ئەو گەرمیە دروستەکە لەبەری بە وایر نەقلە پێویستی بە ئێنێرجێکی زۆرتر نییە بۆ نەقلبوونی سەوتەکان بۆیە سوپرا ئۆڕەڵ ئەو باشترین هیتفۆنە سێرکەم ئۆڕەڵ ئەوە دووەمە بە وایر سێمە بە بلوتوس چوارەمە ئەین بلوتوسە بە کەمتر و کاتەکان چێ بلوتوس ئەکە باسین کە 4-5 ساعت ڕۆژانە قسەی بکات بەردەوام ئەگینا ئەگەر پچر بێ کاتێکم بێت تەسیر ناکە بەڵام نەخۆشە بۆ دۆکومنت کراوەی کە ڕۆژی 4-5 ساعت قسەی کردووە و بۆ مای 6 مانە بەکارێناوە هەر بەکارێناوە دەماری گوێچکەی دابەزەوە و دوایی 6 مان وازی لێناوە دەماری گوێچکەی چاک بێتەوە کە باسمەکە لە 150 زیاتر دانەبەزێ کە لە 150 زیاتر دابەزی چاک نابێتەوە بۆی لە مەرحەلەیەکە تۆ بێ فریاکەی کاستێکگر گوێگرانە تەختیتێکی هێڵکاری گوێچکێکی بزانێت چی و چینە کێشەکە بزانین کێشەکە دیاریکی بزانێت چییە زۆر باشە من وەک دوایین پرسیاری خۆم ئەگە لە چارەسەرەکانە بین دکتۆر ئەو کەسانی کە ئێوەی پزیشکی بەڕێ سەماعی بۆ دانێن بۆی کە بتوانێت بیستنی باشتر بێ ئەگەری چاکبوونەوەی هەیە یاخۆمە بە درێژایی تەمەنێ بێم سەماعی بەکاربێنێ ئیتر لە بە ساڵات چووە بێت یاخو کەسی کە دەماری گوێچکە سست بوو لە دنیا لەی شوێنەکەی چارەسەری نییە یعنی چەنا وڵاتمان کردو چەنا دەورەمان بینیوە هیچ چارەسەر نییە تەنها تەنها سەماعە ئیتر سەماعەکان بەپی مۆدێلات سەماعمانەیە بچووکە سەماعمانە تۆزە گەورەترە سەماعمانە پشتگوێ سەماعمانەیە بە ڕۆجەر بە بلوتوسە ترپی سەماعەکان ئەگۆڕێ و بەپی مواصفاتەکان ئەگۆڕێ کە دەماری گوێچکە سست بوو ئیلا تەنها چارەسەر سەماعە و بە نەخۆشە گاتە قەناعەتێک دوای لاخرە مەجبور سەماعەکە دانی یعنی بیدایەت تۆزێک ئینکاری لێکە ئەڵێ نابێ و بەکاری نایەنە یا ئیتر دوای فترێکان تۆڕە کێشەی هەیە یعنی کێشەی کۆمونیکیشنیە کێشەی پەیوەندی لەگەڵ دەور پشتەکەیە مەسەن ژن و مێردێکن یعنی ژنەکە گیری خواردو بەدەستەوە ئەڵێ دایمە هاوارمە یا مێردەکەیەتی گیری خواردو ئیتر ئەو کێشانە زۆرە هەتاکو دوای لاخرە قەناعەتەکەن سەماعەکە دانێن یعنی ئیلا بە سەماعدن بۆ مناڵیش بە هەمانشێ مناڵ دایک و باوک قەراری بۆیە مناڵ نازانێت مثل مناڵمانەیە مەسەن سەماعە بەکار نایێنێ یا مناڵ کە بیدای سەماعی بۆ دانی هەتا فێرێکن دایک و باوکە فێرمان کردن ئەڵێ وەکو پرۆگرامە بێ لەگەڵ یامە ڕۆژانە 2-3 ساعت دانیشن بە دیاری نەک سەماعەکەی بۆ وڵاستن بچن ئیشکەن بچێ بەلای چێژ لێنانە و بچێ بەلای شوکاریەوە بەجێ بێڵە چکە سەماعەکە لێکاتەوە نازانێت ئیشکێنێ فڕەیە بۆیە بۆکو پرۆگرام بێ کە سەماعی بۆ دانی بۆ مناڵەکانی 2 ساڵە و 3 ساڵە و 1 ساڵە دانیشن بە دیارەوە 2-3 ساعتی دانیشن دیارە با لە گوێچکە دوای لیکن و دوای دانیشن و لیکن و فێریاریکن وردەورە تا 2-3 هەفتە در ڕای لەگەڵ سەماعەکە و ترکێشی نابێت وازان شتێکی نۆرمەلە بە گوێچکەوێتی دەسەکانە خۆش بێت باز بۆ ئامادەبوونێ زۆر بۆ زانیاریەکانە